سڵاوتان لێبێ خۆشەویستان لا دیداری تایبەت لەگەڵتانم ژاری ئەمجارەی دیداری تایبەتم تایبەت کردووە بە گرنگی کۆڕبەندی داڤۆس و هەرێمی کوردستان بە نوێنەراتی سەرۆک مەسرور بارزانی بەشدارە لە داڤۆس لە سویسرا دەپرسم لە گرنگی ئەو کۆڕبەندە لە داڤۆس بۆچی دەبەسترێ و هەرێمی کوردستان چێ ڕۆڵێکی پێدرێ و ڕۆڵەکان چۆن دابەژە بن و بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و بەرژەوەندی وڵاتە زلێزەکان چییە کە لەگەڵ سەرۆک مەسرور بارزانی کۆ دەبنەوە لەگەڵ کاگمەریوان حەمەعەلی وەکو کارگێڕی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان ئەم باسە دەوروژێن بە تایبەتی فۆکسە خەمە سەردیوێکی سیاسی ئابووری. کاگمەریوان بەخێرات. زۆر سپاس بەڕێستان. کاگمەریوان نۆرماڵ بپرسم لە گرنگی بەستنی کۆڕبەندی داڤۆس لە چیایە؟ کۆڕبەندی داڤۆس ئەوەی کە بینرێ زیاتر لایەنە ئابوووریەکەیت و دانیشتنە بۆ چارەسەرکردن یان بیرکرد بەرنامەدانانە بۆ چارەسەرکردنی ئەو قەیران و ئاریشە ئابوووریانەی کە لەسەر ئاستی جیهان دروست ئەبێ و زۆربەی ئەو کەسایەتیانەی کە بەشدارە بن لە کۆنگرەی داڤۆس چ لە کاربەدەستانی دەوڵەتان و چ لە بزنسمان و سەرمایەدارەکانی جیهان بەشدار دەبن بۆی کە قسە و باسکەن لەسەر دروستبوونی ئەو قەیرانانە و هەندێک جاریش قساکەن لەسەر بە ئاراستەبردننی ئابووری جیهان، ینی بە شێوازێک کە بیانەوێت جێگیر بێت یاخۆت جوڵەیەکی ئابووری سەرتاسەری لە ئاستی جیهانە دروست بکەن. بێگومان ئەم لایەنە ڕووکەش و دیار و استراتیژیەکەیە، بەڵام لە پاڵ ئەمە کۆمەڵێک گرنگی تری هەیە لە ڕووی دیپلۆماسیەوە، لە ڕووی پەیوەندی نێوان وڵاتانی بەشدار بوو، کەسایەتە دیارەکانی کە لەناو ئەو کۆنگرەیە بەشدارە بن و کاریگەری و ڕۆڵ و دەوری ئەو وڵاتانەی کە کاریگەریان زیاترە و دەوریان زیاترە لەسەر ئاستی جیهان. ئێمەش وەکو وڵاتێکی یاخود بە وەکو میلەتێکی بێدەوڵات بە تاکید کاریگەری و گرنگی سیاسی گەورەی لە پشتە بۆ ئەوەی کە بەشداریکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ئەمە تەوان سێم کۆنگرەیە کە کورد وەکو لایەنێکی ڕەسمی فەرمی بەشداری ئەم کۆڕبەندە ئەکات. بێگومان بەشێکی ئەگەڕێتەوە بۆ بەرژەوەندی ئەو وڵاتانەی کە لە مەنتقەکەیە بە تایبەتی لە کوردستانە بەرژەوەندیەکانی خۆیانە بیننەوە بۆ ئەیانەوێ بە جۆرێک لە جۆرەکان بەشدار بن لە سەرمایە گوزاریکردن لە هەرێمی کوردستان و بەشدار بن لەوەی کە ئەو مۆقعی کە کوردستانی تایە، ئەو سنوورە جوگرافیایی کە کوردستانی تایە بۆ هەڵکەوتەکەی بۆ شێوەیەیە کە لە کانزاکانی ژێرزەوی و سەرزەوی سوود وەربگرن. پێش شەڕی ئۆکران و رووسیا، ینی ئەمە ئەوە ساڵێک زیاترە کە رووسیا ئۆکرانە چونەتە نێوە شەڕەوە ئەوروپاش گیرۆدەی، ینی ئەوە بووە کە رووسیا غازی سروشتی نانێرێ. ینی پێشتر کورد وەکو هەرێمی کوردستان لە سێ کۆڕبەندا بەشداری کردو ئەکرێ ئەم جارە بە هۆکاری دروستبوونی شەڕی رووس و ئۆکرانیا بە تایبەتی ئەمە خاوەنی یەدەکی غازی زۆرین فۆکسەکەەوە گرنگیەکە زیاتر بدرێ بە هەرێمی کوردستان. بە تاکید وڵاتانەی کە بەکارهێنەری غازن چاویان لەوەیە بەدیلی جێگرەوەی غازی ئۆکرانیا و رووسیا بدۆزنەوە. بۆیە من باسم کرد کە جوگرافیای کوردستان، هەرێمی کوردستان و ئەو سەروەتە کانزاییەی کە لە ژێر زەویە بە تایبەتی نەوت و غاز کە لە هەرێمی کوردستانە هەیە بە دڵنیاییەوە جێگای تەمۆحی ئەو وڵاتە گەورانەیە. بەڵام ئەوەی کە گرنگە هەرێمی کوردستان و سەرکردایەتی هەرێمی کوردستان چۆن توانیوێتی سوود لەمە وەربگرێ. ئەنی ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەر
ینی دوو قۆناغی جیاواز پێش 16 ئۆکتۆبەر کورد بە شێوازێک لە شێوازەکان بەشدار بوو لە هەتا ئەگەر هەندێک توێژەری سیاسی و ئەوانە گوێمان لێ بوو کە کاتێک بڕیارێک لە ناوچەکە ئادرێ لەسەر ئاستی ناوچەکە بدرێ بەبێ بەشداری کردنی کورد مەحاڵە ینی تقریبا شتێکی وای لێ هاتبوو کە کورد بەشدار بوو لە هەر پرۆسەیەکی گۆڕانکاری لە ناوچەکەیە بڕیاری سیاسی 16 ئۆکتۆبەر ئەمەی ڕاگرت جۆرێک لە دابڕانی دروست کرد لەگەڵ دنیای دەرەوە ئێستا ئەم مەرحەلەیە توانین بڵین قۆناغی دوای 16 ئۆکتۆبەر جارێکی تر بە فۆرمێکی جیاواز توی بڵێ هەستانەوەیەک بەڵام هەستانەوەیەک لە فۆرمێکی جیاوازە بە شێوازێکی باشتر بە تێڕوانینی من وردەکاری زیاتری تایە و بە جۆرێک کە هەرێمی کوردستان مەبەستێتی و ئەوێت هاوسەنگیەکیش لە بینی ئەم ململانێ و ناکۆکیەی نێوان گەورە هێزەکانی دنیا کە لەسەر چ لەسەر ئابووری و چ لەسەر لایەنەکانی تر ململانیانە هەرێمی کوردستان ناوێت ببێتە بەشێک لەم ململانەیە ئەوێت هاوسەنگیەک لە بینی ئەم هێزانەیان ڕابگرێت. شکاندنی ئەو لەمپەڕانە تقریبا من پانۆرامایەکەم کە ئێمە نێو قسەکانی کاگمەریوانەوەکو و کاریێڕیلقی چواری پارتی دیموکراتی کوردستان ینی ئەمەوێمە بزانم لە دوای 16 ئۆکتۆبرەوە کێمە تەوق درابووین چێ بوون لەمپەڕەکانیان تێکشان تاوەکو ئێستا وەکو کاراکتەرێکی نێودوڵەتی هەرێمی کوردستان بەشدارە لە داوەسە بەڕاستی ئەمە ناکرێت فەڕەنسا جوهودی فەڕەنسا و گرنگی پێدانی فەڕەنسا لەو کاتەیە بە نادیدە بگرین و بەڕاستی جێگای سوپاس و ئەوەیە تەوان ئەو بۆ یانی یەکەم دەوڵەتی گەورە کە دەرگای لەسەر کورد واڵا کرد و کردەوە فەڕەنسا بوو ئەتوانم بڵم دەرگایەک بوو کە لەوێ جارێکی کە لە دوای 16 ئۆکتۆبەر کورد جارێکی تر هەوڵیدا بۆی کە لە ناو مەحافلی نێودەوڵەتیاجی خۆی بکاتەوە و جارێکی کەش تاکید لەوە بکاتەوە چ بە وڵاتانی دراوسێ و چ بە وڵاتانی تری دنیا ئەوانەی کە دژی ڕیفراندۆم و سربەخۆی خەڵکی کوردستان بوون جارێکی کە پیان بڵێ کە هەرێمی کوردستان مەترسی نییە و کورد بە هیچ شێوەیەک مەترسی نابێت لەسەر هیچ کەسێک تەنها و تەنها ئەوێت ممارەسەی دەسەڵات و حکمی خۆی بکە لە ناو وڵاتی خۆیان بوونی ئێسایی هەرێمی کوردستان لە داڤۆس وەکو کاراکتەرێکی نێودەوڵەتی پرسیارەکەم لەوە بوو بێگومان دیسانەوە تەوان بەدەر نییە لەلایەنە ئابوووریەکەی ئەوەی تر کە گرنگە کورد چۆن لە ڕووی سیاسیەوە ئەتوانێت لە ڕووی دیبلۆماسیەوە ئەتوانێت سوود لەم کۆنگرێ وەربگرێ و بتوانێت لۆبی بۆ دروست کات بە جۆرێک لە جۆرەکان بتوانێت جارێکی کە بە هێزێکی تر بە چۆنەڵی بە فۆرماتێکی نوێوە داخڵی ئەم کۆنگرەیە و کۆنگرەکانی تری داهاتوش ببەستێت چونکە وەکو تۆ باست کرد لە مۆزوعی غازی ئۆکرانیا و شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا و پێویستیەکانی ئەوروپا بۆ غاز و دروست کرد ینی ئەو دروستبوونی ئەو شەڕی بینی ئۆکرانیا و رووسیا و کاریگەری لەسەر بازاڕی جیهانی لەسەر خۆراک لەسەر نەوت لەسەر هەموو ئەم لایەنانەی ترکە ڕاستە و خۆ پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە لەسەر تاسەری جیهانە لە تایبەتیش لە ئەوروپا کە ئێستا قەیرانێکی گەورە ڕووی تێکردوون کە ئەمەش بۆ خۆی پێویستی بەوەیە چارەسەرێکی بکرێەوە چارەسەری بۆ دۆزرێتەوە کە لەوانەیە لە ئایندە بیر لەوە بکرێتەوە ئەو غازەی کە لە ژێر زەوی کوردستانە سوودی لێوەربگیرێ بۆ لەو لایەنەوە بەڵام
ئەمە ڕۆمادیەکەیە، ئەمە ئەو ڕۆیە کە ئەوروپا پێویستێتی، بەڵام ئەوەی کە ئێمە پێویستمان پێێتی چییە؟ گرنگە. ئەوەیە کە ئێمە چۆن خۆمانە ناسێنین و ئەوان چۆنەمان ناسن، ئێمە چۆن نەتوانین لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی پێکەوە ژیانەوە، لە ڕووی ئەوەی کە چۆن توانیمانە حکمی خۆمان بکەین و ڕوبەڕووی ئەو قەیرانانە ببینەوە چێ ئەوەی کە لە ناو خۆی خۆمانە قەیرانەکان دروست بووە، چ ئەوەی کە خەڵکیکە بۆی دروست کردوین. هەموو ئەمانە پێویستی بەوەیە کە تعریفە بکرێن و پێویستی بەوەیە کە فۆرمەڵە بکرێن بە جۆرێک لە جۆرەکان بۆ ئەوەی کە بتوانین لە کۆنگرە لەم شێوازە کۆنگرانەی کە لە داڤوسە ئەنجامەدرێ قسە و باسی لەسەر بکرێەوە، لۆبی لەسەر بکرێەوە، بتوانێ کورد سەرکردایەتی کورد بتوانێ دۆستی زیاتر لە ئەنگری زیاتر بە تایبەتی لەسەر قەزیەی کوردی، هەنی ببێتە فاکتەرێکی گرنگ بۆ پشتگیریکردن لە دۆزی ئەو دۆزە ئەو کێشە سەرەکیەی کە کورتایەتی و ببێتە پشتگیری لە دۆزی خەڵکی کوردستان. هەبوونی سەقامگیری لە هەرێمی کوردستانە حتمما داینەمۆیە بۆ هاندانی بەرەمێنانی دەستی دەرەکی لە هەرێمی کوردستان کە یەکێک لە تەوەرەکان ئەمەیە بە تایبەتی لە کابینەی نوێی بەڕێز مەسرور بارزانیەوەیە کە بەرەهەمە نێو خۆیەکان هەناردی دەرەوە بکەن. ئێمە وەکو کۆمەڵگەیەکی مستەهلێک یا کۆمەڵگەیەکی موچەخۆر و ینی ئەوەی کە پێڵن بەرەمیهێنەرین چۆن بەکاربەرین دروست چۆن بەرهەمی نێوخۆی هەناردەی دەرەوە بکەن کە ئەمە لەگەڵەوەشە ینی کەمە بینینەوە بەڕێز مەسرور بەرزانی لەگەڵ وڵاتە خاوەن نەوت و خاوەن غازەکانی شاداری شێرەوە نییە کە ینی دووە لە ئەوروپی کە غاز و ینی سامانی ژێرزەوی لە غاز و نەوتانیە. خۆشبەختانە و جیاوازی بینی ئەم کابینەیە لەگەڵ کابینەکانی پێشووتر ئەوەیە کە هەر لە پەیامی کابینەکە لە سەرەتاوە ئەوەی ڕاگەیان کە ئەم کابینەیە ئەوێ داهاتی هەرێمی کوردستان فرەڕەنگ کات، تەنها خۆی نەبەستێتەوە بە نەوت و مشتەقاتەکانی نەوتەوە و لە کۆتاییشا بینیمان لەوەی کە خۆشبەختانە یەکێک لە بەرهەمە جوانەکانی کوردستان هەناردەی دەرەواکرێ. ئەمە بەشێکە لەوەی کە یان بە جۆرێک لە جۆرەکان دەتوانم بڵێم متمانە پێدانە بە جوتیارانی خەڵکی کوردستان. کوردستان بەوەی کە دەوڵەمەندە بە مادەکانی ژێرزەوی لە هەمان کاتا دەوڵەمەندیشە بە عەرز و ئاوێکی زۆری سەرزەوی کە ئەمە سروشتێکی جوانی خواییە کە بە کوردستان دراوە دەکرێت سوودی لێوەربگیرێ. بەداخەوە لە ماوەکانی ڕابردووە بە جۆرێک لە جۆرەکان هەرچەندە لە سەردەمی ینی حکومەتی دیکتاتۆری ڕابردووە لادیەکانی کوردستان هەمووی وێران کرا و ئەرزوایی کوردستان هەمووی وەستێنرا نەوت مەجال بە گەشاکردن نەدراوە، بەڵام لە دوای ڕاپەڕین جۆرێک لە کۆچ هەبوو بەرەو لە شارەوە بۆ گوندەکان. ئەمە ئومێدێکی بەوەدا بوو کە جارێکی کە ئەرزی کوردستان بگەشێتەوە بژێتەوە، خەڵک خەریکی بەروبوومی زەراعی و کوشت و کاڵی و ئەوانە بێ. بەڵام بەداخەوە لە ڕابردووە بەوەی کە بەرهەمی ناوخۆ بەهایەکی نەبوو، بەرهەمی ناوخۆ وەکو پێویست نەئەتوانرا ساغ بکرێتەوە، بە جۆرێک لە جۆرەکان جوتیارەکان کۆچی پێچەوانیان دووبارە دەست پێکردەوە لە گوندەکانەوە بۆ شارەکان. ئەمە وای کرد کە بێئومێدیەکی تر لای خەڵکی کوردستان بەگشتی و لای جوتیارەکان بە تایبەتی دروست ببێ. ئەم هەنگاوەی دوایی کە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆیەم بە تایبەتی هەنگاوی بۆنا ئەوەی کە بەرهەمێنان لە هەرێمی کوردستانە بوو بە فرەڕەنگ جگە لە نەوت بەرهەمی کوشتتوکاڵی، بەرهەمی ئاوی، بەرهەمی ینی گەشت و گوزار
ئەمە ڕێگا بۆچی خۆشەکە بۆ ئەوەی کە یەکەم متمانەیەک لە بینی جوتیار و حکومەت دروستە بێت دووهام سەرمایە گوزارانی هەرێمی کوردستان بیر لەوەکەنەوە سەرمایەکانیان لە کوردستانە بەگەڕ بخەن کارگە و مەکاین و ئەو تەکنەلۆژیای تازە بەکارهاتوو لە زەراعەت و لە کشتتوکاڵە بێن لە کوردستانەوە کارگەی نوێ بکەنەوە بۆ نمونە ئێستا بینین لە شارەکانی کوردستانە چەندین کارگەی بچووک بچووک دروست بووە کارگەی ماست و شیرەمەنیمان هەیە کارگەی زەیتی زەیتونمان هەیە کارگەی ئەمە لە چەند ساڵی ڕابردووە ینی تاو نەبینرا ینی بەڕاستی ئەمە هەناسەیەکە یان باڵی سەرەتایەکە بۆ گەشە سندێکی گەورە تۆ لە وردە وردە بەڵام ئەمە جگە لەم لایەن لەم گرنگیدانەی کە حکومەتی هەرێم پێیداوە ڕوویەکی تریشی ئەوەیە کە بەڕاستیە بێ حکومەتی هەرێمی کوردستان سانسۆرێک دروستکە لەسەر بە تایبەتی لەسەر بەرهەمەکانی کە داخڵی هەرێمی کوردستانە بێ بۆ ئەوەی ڕەواجی بەرهەمەکانی هەرێمی کوردستان بەرزتر لە ڕێگەی باج زۆر ڕێگا هەیە بۆ ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدرێت ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردووە بەرهەمەکانی کوردستان لەسەر جادەکان فڕێ دران و خەسار ئەکران و بەزیایە چوو بەڵام ئێستا نا ئێستا سەی تەماشاکە خەڵکە ئەبینێ بۆ نمونە معمەلی دۆشاوی تەماتی هەیە تەماتەکەی فڕێ نادران ینی قسە و باسێک لەوە بکەی کە یەکێک لە بەڵێنەکانی کابینی نوێم لەسەرەوە بوو کە بەرهەمی نێوخۆی زیادکەیانیش بە جۆرێک لە جۆرەکان سەرەتای ئەو متمانەیە دروست بووە ئەمە لە نمونەی هەناردەکردنی هەنار ینی ئەمە هەنگوین هەنار هەنگوین ئەمانە ئێستا لە هەرێمی کوردستانەوە ئەچێتە بازاڕەکانی من هەربا بۆ خۆین بەجددی لەو ماوەی پێشوە لەگەڵ برادێکم لە سۆپەرمارکێتی هەیە لە بەریتانیا وتی مەریوانەزانی بەرجددی ئینم بۆ هاتووە هەنارم بۆ هاتووە هەناری کوردستانە خۆشە ینی ئینسان ببینێ بەرەمێکی خۆماڵی دەرەچێکە نەفەسێکە دڵخۆشیە کاک مەریوان ئەمە تەبەندیوێکی ئابوووریە دیوە سیاسەکەی بە تایبەتی کە ئێمە دەیبینەوە هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و مەخسوسان پارتی دیموکراتیکستان خاوەنی هەموو مەهامێکە ئەویش دەوڵەتی کوردیە ینی دروستکردنی ئەم خەموو هەمە ئەلێرەوە دەست پێەکە لێرەوە بنیادەکە تاوەکو ئەو خەونە بەدی بێت پێگەکانی دروستبوونی دەوڵات بەڕاستی یەکێک لەوەیە کە تۆ بتانی ئابوووریەکی سەربەخۆت هەبێ متمانەیەکی ئابووری هەبێ ئیتر سەرزەوی ئاسمان بەسەرادا بخرێ ئەو کاتت ئەکاتەوە ئێمە بێباک ئەتوانی خۆت بژێنی خۆت دروستکەی خۆت پێ بگەێنی ینی ئێمە پێشتر بە هەموو ئەوەی کە هەرێمی کوردستان ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان داڕوخاو سەرخان و ژێرخانی هەرێمی کوردستان بەڕاستی داڕوخاو بوو کەرتی تایبەت ئەو گرنگجی نەبوو لە هەرێمی کوردستانە هەموو کەرتی گشتی بوو بۆیە بە جۆرێک لە جۆرەکان خەڵک بە گشتی ئێستاشی لەگەڵا بێ خەڵک ئەوەندەی کە هەڵبهەیەتی و هەوڵەدا بۆی کە لە کاتێک کە تەخەڕوجەکە دەرەچێت لە زانکۆ ڕوو کاتە کەرتی گشتی ئەوەندە بیر لە کار مەریوان بەجددی من ئەوەم ناوە ئێمە کۆمەڵگەیەکی ینی ئەکەین ئەکرێ ئەم خۆناغە تێپەڕێن کە لە کۆمەڵگەیەکی موچەخۆرەوە ببینە بەرەمیان بەڵێ ئەسایی زۆر جار من نمونەیەکی جەناوی سەرۆک بەرزانی کاتێک لەگەڵ ئەوەی تیپی زەیتونی کۆریەکان دانیشێ ئەڵێ فێری ئەوەمان بکەن چۆن بەرهەمێنان بکەین فێری نەسەن قسەکەی بەم شێوەیە ئەڵێ فێرمان بکەن چۆن ماسی بگرین فێرمان مەکەن چۆن بیخۆین ئەوە بەڕاستی دووربینینی جەناوی سەرۆک بوو بۆەوەی کە ئێمە ببین لەسەر پێی خۆمان بوەستین چاومان لەوە نەبێ خەڵکی تر چۆن یارمەتیمانەدا چۆن دەستمانەگرێ گرنگ ئەوەیە ئەوان بین ئەزمونونەکانی ئەوان وەربگرین یەکێک لە وڵاتانەی کە لەسەر پێی خۆی وەستا دوای قەیرانێکی زۆر کۆریای باشوور بوو کە ئێستا گەیشتۆتە ئەو ئاستێکی ئێستا تایەتی بۆیە ئەزمموی ئەو وڵاتانە بۆ ئێمە گرنگە
دەوڵەتی ئێران کە دراوسێمانە چەندین ساڵ حەساری نێودەوڵەتی لەسەر بوون بەڵام توانی کیفاەتی ئیداری خۆی بدە بۆ ئێمەش گرنگە ئەمانە ڕاستە ئێمە دەوڵەت نین ینی کیانێکین لە ناو چوارچێوەی عێراقی فیدراڵیە بەڵام ئەکرێ ئێمە تەمۆحی ئەومان تا ئێستا گەشتونێتەوە قۆناغ ئێمە ینی بە ڕوونیەی بینینەوە تامولێکی جیاوازترمان لەگەڵا ئەکرێ هەرێمێکین بەڵام وەکو کاراکتەرێکی نێودەوڵەتی بە دڵنیایی و بە پێیەوەی کە لە دەستوری عراقیشا هاتووە ئێمە هەرێمێکی فیدراڵی باوەڕ پێکراوی دانپیانراوین بەڵام بە ئەو شێوە تەعاملەی کە تا ئێستا لەگەڵماناکەن پیان خۆشە لە ناو عێراقێکی عێراقا ئەو تەعاملەمان لەگەڵ فدراڵەتەکە نابینینەوە بەڵام ئێمە خۆمان وەکو دیفاکتۆ ئەوەمان پیشانداوە ئەگەر تا چەند ساڵی ڕابردوو ئەگەر تۆ تەماشاکەیت بە ئێستاشی لەگەڵا بێ ئەو سەقامگیری ئاسایشی و ئەمنی و تا ڕادەیەک اقتصادیەش کە لە هەرێمی کوردستانەیە جیاوازە لەوەی کە لە تەواوی عێراقا هەیە حتا تەواوی وڵاتە دراوسەکانیش بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی ئابووری لە ڕووی سەقامگیری سیاسیەوە ئەمە بڕێنە ناو بەراوردەوە لەو دەستکەوتە سیاسیانەی هەرێمی کوردستان کاتوانێ ئینسان شانازی پێوە بک بە جۆرێک لە جۆرەکان سەرمایە گوزاری لەسەرکە لە دنیای دەرەوەیە بۆ دروستکردنی پشتگیری و لۆبی بۆ باڵین گرنگی پێدان بەم هەرێمەی کە ناوی هەرێمی کوردستان کاگمەریوان لە چوارچەوەی کۆنگرەی دابوس کە کۆنگرەیەکی ئابوووریە بۆ چارەسەرکردنی قەیرانە جیهانیەکان و بەشداری هەرێمی کوردستان لەو چوارچەوە من چیم نەپەرژا بێتە سەر هەرپرسیارە لای جەنابتان گەڵاڵە بووی بێ بفەرمی لە دوا قسەتانە من پێم وایە لە دانیشتێکی یاوە کورد بە تاکیت منیش و بۆ جەنابیشت ئاسان نییە بتویتە وردەکاریەوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لەم بە تاکیت سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و بە تایبەتیش جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور بارزانی زۆر بە وردی و بە دراسەیەکی وردەوە چۆتە ناو ئەم کۆنفرانسەوە بە دڵنیاییەوە ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە ڕاستە لایەنە ئابوووریەکەیەتی بەڵام لایەنە سیاسیەکەشی زۆر گرنگە محتاجین بۆ محتاجیشین پێی کە دڵنیام لە هەندێک لە دانیشتەکانی جەنابی سەرۆکوەزیرانە بە وردی تیشکی خستۆتە سەر دەوری یان ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو بارودۆخەی کە هەیە لە هەرێمی کوردستان لە پەیوەندی لەگەڵ بە پەیوەندی لەگەڵ عێراق و پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسێ و هەتا زۆر جار دابەزیوەتە سەر ئەوەی کە شێوازی تەنزیمکردنی ئیداری لە هەرێمی کوردستان لە بابەتەکان لەگەڵ تۆنی بلێرە باسی قسەی لەسەر کردووە وردی کردوێتەوە بووە بۆیە ئەمە بە تەسەوری من ئەم وردەکاریانە گرنگی خۆی هەیە بە تایبەتی لای ئەو کەسە کاریگەریانی لەسەر ئاستی جیهان کاریگەریانەیە بۆ خۆی دەکرێت ئەمە سەرمایە گوزاری بکرێ شەرت نییە ئەوەی کە ینی لە کۆمەڵناسیە ئێمە قسەیەکەکەین لە سەر نییە تەنها پارە سەرمایە گوزاری پێوە بکرێت دەکرێت لەو کارە باشانەی کە ئەیکەی لە ڕووی معنەییەوە تۆ سەرمایە گوزاری بکەی و بتانی دەستکەوتی گەوری بکیا بە دەستمانامرۆیەکان بۆیە بە دڵنیایی ئەوە هەدەفی هەرێمی کوردستانیش ئەوەیە کە بتوانێت لەم لایەنەوە هاوشانی لایەنە ئابوووریەکە سەرمایە گوزاریەکی باش لە مەجای پاڵپشتی و پشتگیری و پشتیوانی ئەو وڵاتە گەورانە و بە تایبەتی کە لە ڕابردووە هەندێک محاولەی زۆر باش کرا هەندێک شەریکاتی زۆر باش و گەورە لەسەر ئاستی جیهانی هاتن لە هەرێمی کوردستان سەرمایە گوزاری بکەن بێگومان ئەمە درێژەی ئەبێت و یەکێکە بێت لە پاڵپشتی و پشتیوانی گەورەکانی بۆ هەرێمی کوردستان و گرنگی خۆشیە بێت.
کاک مەریوان زۆر بەخێر هاتی زۆر سپاس بۆ بەشداریتان لە دیداری تایبەت زۆر سپاس بۆیەوە دەستیەوە خۆش زۆر سپاس سپاس. خۆشەویستان و ئازیزان ئێوەش تەندروست و کامەران بن.